دەفتەری سینە هودێکی شکاو بوو چاکم کرد. دڵاری لەگەڵ شعرەکەکەی یا ئاوازەکەت دڵاریە لەگەڵ عشقێکی پەنهان. لە دەفتەری سینە پێویستت بە بێدەنگی هەیە یا قەرەباڵەغی و ئەم شتانەش هەر ئاوازت بۆ هاتووە. تۆ گۆشەی تەنیایەکی خۆت وەرەگریت. قەت پێشبینی ڕۆژێکەکەی نەتوانی گۆرانی تیا بڵێ. ئایا میلودی کوردی وجودی هەیە کە کەسێکی وەکو مامەسا عەلی مەردان لیلا مەدە زۆر باشە مامەسا فڕینێکی چۆن بوو؟ زۆر تایبەت بوو بەڕاستی. ڕاستەوێت لە پێشا تۆ زێترسام ینی بەڕاستی ئەمە یەکەم جار بوو منیش یەکەم جار وا بوو. بەڵام دنیایەکی زۆر جوان بوو ینی تۆ هەستە کرد بە ئاسمان. تایبەت ئەو کاتێک کە گازەکە بەرنایەتەوە یەک خامۆشی و بێدەنگێکی سیر زۆر زۆر تایبەت بوو. مامەسا بۆچی لەسەر و بەردەدانانیشی بۆ خۆمان گفتوگۆکەمان تەواو بکەین و جوانتر و خۆشوانە هەروەڵا. فەرموو عودەکەت چەند ساڵم عودەتەیە؟ وەڵام عودە تقریباً 4 ساڵێکە هەما عودم زۆر گۆڕیوە. کۆنترین عود کە دڵە نەهاتووە و لای بەریت و ئاوازی خۆشت پێداناوە و لە ئاهەنگی خۆش لەگەڵ تا بۆ چەند ساڵ لاتە؟ تقریباً 10 ساڵێ لام بوو ئەو عودە. بەڵام یەکەمین عودێکی شکاو بوو چاکم کرد. بۆ عودە یەکەم عودێکی شکاو بوو تر هەستام هەمووی چاک کرد و وەتەرین بۆ گۆڕی و ئەمە ساڵی چەند؟ ئەمە ساڵی تقریباً 86 بوو 1970 ئاوە. باشە یعنی عودە بۆ ناکڕاوە و ئیمکانێتم نەبوونە وەڵڵا نەمەتوانێ عود بکڕم. ئەو عودە هیچ شێ بوو پێشتر؟ ئەو عودە هی برادێک بوو کاک هێرش ئەمە ڕەزا هیتر هەر بەکاری نەیەهێنا بەڵام زۆر درزیتیا بوو چاکم کرد. ئەمجا وەتەرم بۆ گۆڕی ئەمجا فێری ئەوە بووم کە یەکەم جار کە ئاوازم پێ دەرهێنا هەر هەموو ڕۆژار خەریکە ببووم نەمەزانی. ئەو ئەودەی کە لە تاو نەبوونی چاکت کردەوە و ئەجەند ئەسفت پێ کرد لە هیچ گۆرانیەکە دەرکەوتووە دیارە بەدەستەوە؟ نەوەڵڵا و کاتە تازە بووم ینی گۆرانی تازە بە گۆرانی ژاڵەم وت بوو گۆرانی شەوی تاریک و بێدەنگی وت بوو ئەوەی مامەسا تاری خەلیلی بەڕەحمەت بەڕاستی زۆر شەوی تاریک و بێدەنگی هی مامەسا تاری خەلیلی ئاوازەکەی لە ساڵی 1983 تۆمارمان کرد. نەمامەسا ئەنوەر نەمانزانی بەڕاستی ئاوازەکە هیچەیە لە کاسێتێکەوە جۆم لێو بوو. ئیتر جارێکیان کاکتاری خەلیلی هات بوو مەحەدی فنون جەمیلە وتەوە ئاوازی مناز وە بینینیشیم زۆر پێخۆش بوو بەڕاستی کە گۆرانی ئەوت ماشەڵڵا دەنگێکی ئەوە نەبەرزی هەبوو. یادی بەخێر. ئیتر ئەڕۆڵا ئیتر باسی ئەوەی کردوتی تۆ کە گۆرانێکەش دووتۆتەوە بەڕاستی ینی زۆر خۆشت دووتۆتەوە. لەبەر ئەوەندەی کە هونەرمەندێکی متەواضع و یەن بوتی لە منی شت خۆشترت تۆ نامن بە هیچ جۆرە لە ئێوەم خۆشتر نەوتۆتەوە بەس ئیتر شەوی تاریک و بێدەنگی و کاتە بڵاو ببەوە خەڵق پێخۆش بوو بەڕاستی. کە ئاوازدانەی دڵاری لەگەڵ شعرەکەکەی یا ئاوازەکەت دڵاریە لەگەڵ عشقێکی پەنهان؟ ڕاستێکی هەردووشیەتی لای من چونکە هەمیشە کە شعرێک ئەخوێنمەوە و بە وردی لێشی ئەدەمەوە ئەمجا دێمە ئەو دنیاە بزانم ئەو شاعیرە یعنی هەندێک جار هەیە خۆمە خەمە ناو کارکتەری شاعیرەکەەوە بەڕاستی وتومە ئەبێ ئەو شاعیرە ئەو زەمەنە چۆن خۆشەویستی کردوێ ئەم دڵسوتاوی ئەو ئینسانە چۆن بووبێ چۆنە جا بە خۆت نازانی ئاوازەکە خۆی دێتە سەر شعرەکە بەڵام هەمیشە ئەو دەرگایە زۆر گرنگە بە لای منەوەکە ئەچیتە ناو ئاوازەکەەوە بەڕاستی چونکە ئاواز خۆتە زانی خۆت شعرت نووسی و شعرت کتێبت هەیە بەڕاستی ئەمە وەکو شعر وایە بەڕاستی ئاوازدانە یعنی کاتێک کە تۆ
هەر ئەوەندەی کە کلیلی یەکەمی دەرگاکەت کردەوە ئیتر ئەچیتە ناو باخچەکەەوە لە باخچەکە تەماشا ئەەکەیت چەندین دارت بۆ دانراوە ئەو دارانە لە شوێنێکی چاکە ئەیڕ جا چۆن ئەو باخچی ئەڕازێنیتەوە ئاوازدانان ئەوەیە کەشێکی تایبەتت هەیە بۆ ئاوازدانان مامەسعادنان هیچ جارێک هەسەکەم من کە ئاوازم داناوە کان و بڵین زمانی نەبووە ینی جاری وا هەبووە لە ناو سیارە بووە شتێک بە پێویستت بە بێدەنگی هەیە یا قەرەباڵەغی و ئەم شتانەش هەر ئاوازت بۆ هاتووە هەندێک جار هەیە بۆ نمونە لە ناو قەرەباڵقیە سۆش تۆ گۆشەی تەنیایەکی خۆت وەرەگریت کە ئەچیتە ئەو دنیا تەنیایی خۆتەوە ئەو کاتە ئەزانیت دنیا بەرفراوانەکەی باخچە گوڵە ڕەنگا و ڕەنگەکانە بینی بەڕاستی جا هەر ئەوەیە بەعزە جارێ من گۆرانیم هەبووە لە ناو لە ماڵا دامناوە کە مناڵەکانم هەمویان سەیری فێستیڤاڵی مۆسیقای جیهانیان کردو بەڵام با بڵێن گۆرانی وەرە مەیژێڕی مامۆستای گەورە هێمن کە دامناوە بڕا پێ بکە هێدفۆنێک و مناڵان و دەنگی تەلەڤیزۆن بەڵام لە دنیاکی تایبەتی خۆما بووم لەکوێ لە چه ئەدایەک تا لە چه ئاوازێکە لە چ وتنێک تا لەسەر چه شانۆیەک گەیشتویتە تا لوتکەی توانای وتنی خۆت من ڕاستەکەی ئەوەیە کە خۆتان ئەزانن کە کۆنسێرتم زۆر کردو لە ژیا لە دنیاە ینی من لە هەر چوار قاڕەکانە کۆنسێرتم کردووە لە ئەفریقا لە ئەمریکا لە کەنەدا لە ئوسترالیا لە ئاسیایی تر ئەمانە هەموو کۆنسێرتم تیا کردووە ئەو لەحزانەی کە ئەچمە سەر شانۆ و جەماوەر ئەبینم و جەماوەر گوێ ئەگرێ بەڕاستی گوێگرتنێک ئەو گوێگرتنێک کە ئەوان گوێگرن ینی ئەوەندەی تر هەسەکەم کە هەندێک گۆرانی هەیە لەوانەیە لەسەر شانۆکە خۆشتری بڵم وەک لە ستۆدیۆکە بەخۆ چونکە هەست زۆر گرنگە بینینی خەڵق زۆر گرنگە جاری وا هەیە لە ناو لەسەر شانۆ گریاوی بەڵێ ئەروەڵا جاری وایە گۆرانەکە بۆ نەوتراوە ئەنی بەس جەماوەریش فەرقی پێ کردووە باشە ئەوە هەیەجان بووە بۆ جەماوەر یا گریان بۆ دڵی خۆت کە ئەچیتە ناو گۆرانێکەوە ئەچیتە ناو وشەکانەوە جاری وا هەیە کە هەسەکەی گەشتوتەوە ئەو ئێحساسی کە گەشتویت بە لوتکەی بینینی شعرەکە بینینی ئەو فەزایی کە لە ناو شعرەکە هەیە ئەوەی ئەتگرێنێ ئەژنا جاری وا هەیە تۆ لەسەر شانۆیت لە دنیاکەی خۆتای خەڵقەکە ئەبینیت بەڵام لە دنیاکەی خۆتای بەڕاستی شتێک ئەتێنێتە گریان کە ئایا من ئەمەی کە ئێڵێم دڵەکانە پێکێ من ئەوە بەلامەوە زۆر گرنگەکە لە هەر جێگایەک بووم کە گۆرانی ئەڵێم زوو بچمە ناو شعرەکەەوە دانی نامەوێت سەر زمانێکی گۆرانی بڵم بەڕاستی کاتێک ئاوازدانان ئیزافە نییە جارێکی تر نووسینەوەی دەق نییە مەسەڵەن خۆیسە شعرەکانی وەفایی کە هەڵێ بژێری شعرەکانی مامۆستای من خۆیان لوتکەن بەڵام تۆ هاتووی جارێکی تر پێ دوانە ئێزافەیەکی ترت کردووە بۆ تەکستەکان بۆ دەقەکان خۆی ڕاستەکەی کە ئاواز ئەەکەی بەبەری شعرێکە من کە زۆربەی کاتە من ناتوانم ئاوازێ دانێم ئللا بەسەری شعرەکە بکەم ئەنجا ئاوازێک کاتێک کە ئاوازەکە ئەەکەی بەبەری شعرەکەدا جارێکی کە شعرەکە ئەهێریتەوە ناو دنیای بینین و دنیای هەست و دنیای ینی زۆر جار هەیە خەڵق وتوێتی وەڵا شعری ئەم گۆرانیت وایە ئەم گۆرانیت زۆر شعرەکەی خۆشایان ئەم گۆرە شعرە ئێمە نەمازانیەوە ئەوەندە هێنە بەو شێوازی ئاواز جاری وا هەیە شعر زۆر بەرزەکاتەوە بەڵام جاری واژەیە لە شعر کەمەکاتەوە ئاوازی خراپ دوو لە ڕووی ئاوازەکانیتەوە ئاوازی خراپ ئەڕۆڵا باشە کامیان عنسوڕێکی زۆر ڕەگەزێکی زۆر بەهێزن لە گۆرانیدا شعر یا ئاواز یا تۆنی هونەرمەندەکە وەڵی بەڕای من هەرسێکیانە ینی ئەو میلۆدیەی کە دائێنیت کە پڕاوپڕی شعرەکەیە دووهەم چۆنێتی ئەدای شعرەکە جاری وا هەیە با بڵێن گۆرانی وتن وەکو مۆسیقا داینامیکی خۆی هەیە
بەرزی و نزمی خۆی هەیە. گۆرانی بێژ چۆن ئەتوانێت ئەو گۆرانیە لە ئاستێکی بەرزشەوە جاری وا هەیە ئاسێکی نزمی بداتێ، یا لە مۆسیقای پێڵەن فێبراتۆ کریشاندۆ ئەمانە چۆن بتوانانی ئەم گۆرانیانە بە شێوازێک دەربڕی کە جەمالێت و جوانیەک بدەی بۆ وشەکان. ئەمانە هەمووی بنەمای گەورن بۆ سەرکەوتنی گۆرانی. ئاوازدانان فێرەکری یا شتێکی خۆڕسکە یا هەڵچوونێکە وەکو ئیلهامە، وەکو شتێکی ناچڕەڵە لە ڕۆحی هونەرمەندا. مەبەستمەوەی ئێستا تۆ ئەتوانی خەڵکێک فێری ئاوازدانان بکەی یا من هەر ئەوەندە ئەتوانم کە پێیان بڵێم چۆن لە شەعر بڕوانن. ینی هەندێک جار هەیە کەوتم باسی بولبول وەرە، یعنی تۆ ئەمە شێوازێکە لە داواکاری لە مخاتەبە بە بولبول ئەڵێیت. بولبول کە تۆ ئەناڵێنی بۆ پەڕەی گوڵ، منیش ئەناڵێنم بۆ دڵ. ینی ئەمە چۆن ئاوازت ئەڵێ بولبول وەرە تا ڕۆحی من و تۆیە بناڵین. ئەمە تۆدا بە مخاتەبەیەکەیت، ینی بانگی ئەەکەیت، داوای لێ ئەەکەیت، ئەڵێ وەرە لە ئاوازەکانە ئەبێ ئەوانە دەرکەوێ، ئەبێ بزانی چۆن بۆ نمونە ئەم وشانە دەرەبڕی بەڕاستی. ئەم دەربڕینەیە ئەگەر بێت و کەسێک پێی بڵێیت فێر بێت وەرە ئەمە هەنگاوی یەکەم ئەوەیە کە تۆ شعر بخوێنەرەوە، هەنگاوی دووهم ئەوەیە کە بزانە لە قوڵایی شعر تێبگە، ئەو کاتە ئەزانی کە هەوڵێکە دەیت. بەڵام هەر پێ و نەوتم پرسیارەکەمەوە بوو لەکوێ عەدنان کەریم گەیشتۆتە لوتکەی توانای وتن، لە کام گۆرانیە، لە کام بەرزە تۆنە، لە کام تەبەقەیە، لە کام ئاوازتا؟ وەڵی بڵێم چی، ینی من ڕاستەکەی هەندێک سەردەم هەیە کە هەندێک تۆنم وتووە زۆر بەرز بوون. گۆرانی هین گوڵاڵە سوورە لە تۆنی وەختی خۆی لە تۆنی هونەرمەند ڕەشۆڵا وتومە، لە تۆنی ڕەشۆڵا بەڵێ لەو بەرزیە وتومە. پرسیارێکە کەم ڕەنگە ناخۆش بێت، بەس بمبورە ئینسانە کەت پێشبینی ڕۆژێکەکەی نەتوانی گۆرانی تیا بڵێ؟ ڕاستەکە ئێستا من لە تەمەنێکم چاوەڕێ ئەوە کەم کە ئیمکانی هەیە بتوانم تا 10 ساڵی کە 15 ساڵی کە گۆرانی بڵێم. گۆرانیت هەیە ئێستا هی خۆت بێ و نەتوانی بیڵیتەوە؟ بەڵێ ئەمڕۆ هەوڵمدا لە تۆنێکەوە گۆرانەیەکم وتو بوو، ویستم لەو تۆنەوە بیڵێمەوە، بەڵام هەندێک جار هەیە هەستەکەم کە تەمرین ئەگەر پێویستیم بە تەمرینە ئەگەم ئەو تۆنەی خۆم. بڕوان بەوە هەیە کە قوڕک وەکو لاستیک، وەکو بەشەکانی جسمی ئینسان بەڕاستی پێویستی بە تەمرین هەیە بۆ ئەوەی بەهێز بێ، با بڵێن ئێستا کە ئاواز سولکانە بەهێز بێ. جاری وا هەیە بۆ نمونە من هەموو جارێککە کۆنسرتم ئەبێ 1 هەفتە پێش ئەوە هەموو ڕۆژێک نزیکەی 3 بۆ 4 ساعت گۆرانیەڵێن. ئاوازت هەیە کە ئێستا بۆت بێ لە قودرەتی ئەم عمرەت بەرزتر بێ و بڵێ ئاخ عەدنان لەکوێ؟ خواجارێ ئەوەنە پیر نەبووم وام لێ بکەی. هەر پیر نیت، باسی پیری ناکەم بە هیچ جارە. بەڵام دوو کەس هەیە لە عەرەبا کازم ساهیر خۆتەزانی تەحولاتی مەقام بەڵێ زۆر پێی ناسات و هەڵبژاردننی قەسیدەی درێژ، هەڵبەتە لە ئاوازە کلاسیکەکانە ئەو حاڵەتە لە لای کەلسوم و ئەوانیشە بووە، بەڵام لە کوردیا پێشتە ئەو حاڵەتە هەبووە قەسیدەی درێژ وەکو چامەکە ئاوازی بۆ دانرابێ و چەند تەحویلێکی مەقامیشی تێدا بوو بە؟ نەهنم بیستوە، بەڵام مۆسیقزانەکانی وەک کەسێکی وەکو مامۆستا سەلاح ڕەوف شتی کۆڕاڵی نالە، کۆڕاڵی شتیوای کردووە بەڕاستی کە چەند گۆرانی بێژێک ئیشترایی، بەڵام وەکو گۆرانی بێژی شخصی کە ئاواز خۆی بێت و شعرەکە خۆی هەڵی بژێرێت و ئەمە نەمبیستەوە، چونکە ینی چامەکەی سالم لەگەڵ
سیدی شەوبا کە هەمووی تایبەت بوو بە مامۆستا هێمن ئەمانە هەمووی گۆرانی درێژن بەڕاستی کەژیشە درێژ بوو هەر گۆرانەکان درێژ نەبوو زمانێک بڵێ ئیتر چامەکەی نالی ساڵی 2006 بوو من وە لە ساڵی 2000ەوە کە من ئەو کاتە نەمەتوانی کەس نەیەتوانی بێتەوە بۆ کوردستان ماوەی 10 ساڵێک بوو نەهاتە بوو ینی کاتێک کە چامەکەی نالیمە خوێندەوە هەندێک جار شارەکەمە خوێندەوە و ئاوازم بۆ دانا لەگەڵ ئاوازەکە و لەگەڵ شارەکە ئەگریان بۆ هەستمە کرد کە ماوەی ئەو 10 ساڵەکە لە سلێمانی دوور و ئایا ئێستا ئەبێ پیرمەسوور چۆن مابێت ئەبێ چ گۆڕانێک بەسەریا هاتبێ ئەبێ لەگەڵ ئاوازەکە خۆتە خستە جێی نالی بەڕاستی یعنی ئەو پرسیارانەمە کرد منش ئەم نالی هەیبووە کە نالی هەیبوو لەو دوورە وڵاتە کە پرسیاری لە شوێنەکان کردو بەڕاستی جا ئاوازەکە زیاتر ئەوە دروست بوو باش ئەو تەحویلانەی مەقامەکە بۆ دەرخستنی قودرەتی ئەدای عەدنان کەریم بووە لەگەڵ توانای ئاوازدانانت یا نەخێر شوێن قەسیدەکە کەوتووی ئەو بێدەنگی و خامۆشی و هەڵچوونانەی ویستووە خۆی شارەکە هینت ئەو ئەدایەتە داتێ شارەکە پێتەڵێ چەند تەحویلت کردووە بەبیرم دێر لە ساڵی سا گۆرانێکم لەوانەیە زۆر بەباش لە بیر نەمابێ لە دەفتەری سینەمایە لە دەفتەری سینەمایە سەرجامی ئاهوو ناڵەی دڵ لە تقریبان 4-5 مەقامێک من هینم کردووە 4-5 مەقامم لەو گۆرانیە تەحویل کردووە وەڵاهی نازانم ئەنی مقامەکە ڕاست پێکە لە دەفتەری سینەمایە سەرجامی ئاهوو ناڵەی دڵ لە دەفتەری سینەمایە سەرجامی ئاهوو ناڵەی دڵ زامەکانم ئەهاژێنێ دەروونەوە تۆ تاکۆ زامەکانم ئەهاژێنێ دەروونەوە تۆ تاکۆ ئەچێ بۆ حیجاز چاوی سەرنجت هەڵبێنی لاستی پەیکاری گیانم چاوی سەرنجت هەڵبێنە لاستی پەیکاری گیانم ئەزانی بۆچی بابەچوو هەموو تەمان و ژیانم ئەوە ئەبێتەوە بەسێکە ینی لە ڕاستەوە دەست پێکە ئەچێتە حیجازەوەتەوە سێگا ئەچێتەوە بەیات ئەم شێوازە بەڕای منەوەی مەسەلەکان کە مەقامی بە تۆزە عودەکەتم پێ مەقامی دڵخوازت چه مەقامێکە؟ وەڵا هەموو مەقامەکان لای من جوانن هەریەکە و دنیای خۆی هەیە بەس مەقامی بەیاتم زۆر لاخۆشە لەگەڵ مەقامی حیجاز کامیان حەزینترە؟ حیجاز حەزینترە حیجاز حەزینە بەڵێ و مەقامی سەباش هەیە کە بەدەنگی خۆش بمهێنە جۆش ئەوە موتووە جوان وتوتە جا شێوازی مەقامی سەبا مەقامی سەبایشەکە لەو مەقامانەی کە بە مەقامی عەرەبی ناسراوە بەڵام کە گوێ لە مامۆستا عەلی مەردانەگری ئەم سەبایی و تۆ چۆنی چەند کوردیانەوە توێتی کە گوێ لە کەسێکی وەکو مامۆستا تایر تەوفیقەگری
ئەم سەبایە چۆن کوردیانەوەتوە هەر ئەوەیە کە بە بۆچوونی من هەستی نەتەوەیی کوردایەتی هەستە لە ئینسانە لە میلۆدیە کە دەری ئەبڕی یعنی ئێستا من هاتووم مقامێکم بۆ زیاد کردو کە شاعری مستەفا بەگی کوردیە ینی هەستەکەی کە ئەم مقامە هەستەکەی مقامی شاعری بەڵام کە ئێڵێیت من و بادی سەحەر یاران من و بادی سەحەر یاران عەجایب بێ قەرارێکین بەسەر گەردانیە هەردوو دەڵێ مەژوڵی کارێکین عزیزەی فەڵەگەی لە هەم دەردت مەکە وەحشەت وەرە بولبول ڕەفیقت هات بناڵێ با بەجود هەریەک ڕەهەندەی گوڵعوزارێکین عزیزەی فەڵەگەی بەخێر بێتەوە بژی سپاس ئەمە چۆنە یعنی بەڕاستی خۆ کەسێکەیە ئەڵێ پرسیارەکە ئایا مۆسیقای کوردی ئایا میلۆدی کوردی وجودی هەیە ئەگەر وجودی نەبێ ئەم مقامە سەبایە کە لە با بڵێن گۆرانی بێژێکی عەرەبێڵێ یا عەرەبێکێڵێ ڕێک تۆ ئەخاتەوە ناو سەحراکەی خوارەوەیان بەڕاستی بەڵام بەو شێوازە گەرمیانەی کە ئێستا وتم کە کەسێکی وەکو مامەسا عەلی مەردان کە هەموو ڕۆژە من ئەگەر گوێ لە دەنگی ئەو بگرم ڕۆژانە من فێری شتە بم لێ ئێ تۆ ئەو دنیا جوانەتە داتێ پێت ئەڵێ ئەمە میلۆدی کوردیە ئەمە نەبراکانێتی لی لامەدا قەت مناڵەکانی خۆپیان و توی بابە بۆ لەو گۆرانیانەش ناڵی لەو تایپانەش ناڵی کە بازاڕی زۆرترە تاکو ئێستا نا تاکو ئێستا جۆم لێ نەبووە لە یەک مناڵم بگرە یارمەتێکی زۆریشم ئەدەن ینی لە مەسەلەی بڵاوکردنەوەی گۆرانیەکان لە با بڵێن ئەو پیجی کە دروستیان کردووە کە من زۆر تااقەتی نە فەیسبوکم هەیە نە پیجی ئەو هیچ یعنی بەعزە جارێ ئەبێت لە تەلەفۆنی کەسێکی کەوە ببینم تەماشاکە مناڵەکان هەسەکەم بە فەخرەوە ئەوەکەن وەکو چۆن لە ژیانی هەمومانی لە جێی بەڵام من بۆ نمونە کە بە هیچ جۆرێک من هەوڵم دا بە هیچ جۆرێک تەداخل لە ژیانی ئەوان نەکەم لە کۆمەڵشتی ئەوان نەکەم ئەمە تایبەتمەندی خۆیان هەیە ئەوانش فێری ئەوە بوون کە ئەمە تایبەتمەندی عەدنانەیە تر پێویست ناکە ئێمە پێی بڵێن ئەوە بکەیت و ئەوە مەکەیت تۆ قەت ئامادە نەبووی بۆ ژمارەی ڤی و مشکلەکە وێ نازانم ڤی چییە جەوهەری چییە لای تۆ لە نێوان حەسەن زیرەک و ماملێدا مامەسا حەسەن زیرەک بە هەموو کوردستان ناگەڕا شتە جێبوونت لە ئەوروپا چی لە تۆ گۆڕی جوانترین ئاوازەکانە لەوێدانەوە وەکو بۆلان فەسڵی بەهات شاو ڕۆژ و لەی